شەب گەردی گردوون گەڕان کوشتمی نەزان پەرستی بۆ نان کوشتمی هەر چەوسانەوەی بێ حەسانەوە ئەی مردن لەکوێی ژیان کوشتمی. خۆشەویستانە میوانی بۆکان بووکی مکوریانین لە ئاوایە جوانەکەی دەرزیوەلیەوە سڵاوتان لەبێ. دەرزیوەلی سەر بە بەشی ناوەڕاستی دەهێستانی فەیزوڵڵا بەیگیە. ئەم گوندە جوانە کە ئەیبینن نزیک بە 6 ماڵ و 300 کەس دانیشتووی هەیە. وەک بۆمانیان باس کردووە خاکی ئێرە جۆرێک لە خاکە تایبەتەکەیە کە سەرنجی هەمووانی بەخۆی ڕاکێشاوە. خاکی ئەم گوندە لەگەڵ خاکی ئاوایی داش ئاغڵا تێکەڵ بووە و جۆرێکە لە خاکە نەسووزەکە. جا بۆ زانیاری زیاتر ئەڕۆین ناو گوندەکەەوە لەگەڵ دانیشتوانی ئەدوین هاوڕێم بن. نازانم ئەڵێم بەم لە درگایان ماڵە. پێتان چۆنە؟ کردیانەوە سەلام باشی فرێگیان سەلامەتی زەحمەتێکێکی باشی پورێگیان سەحەتت بەخێر بێن سەر چاوم زەحمەتان کێشە هاتوون. زۆر سپاس دەکەم پورێگیان. مەمنون. خەریکی چی بووی؟ ئەوە من میوانی ناوەختم وتم وەڵاهی لە دڵمی داوە با بڕۆم بەم لە درگای ماڵە. زۆر بەخێر بێن سەر چاوم لە خزمەتتان. خەریکی چیت؟ وەڵا خەریکی کار و چوزانم چێژ لێنان و کاری ناو ماڵم. چێشتە خستووەتە سەر؟ بەڵێ. چی لێناوە؟ وەڵای دۆڵمەم لێناوە. باشەیە خوانۆشی گیانتان بێ. باسی دۆڵمەکەم بۆ بکە بزانم دۆڵمەکە چۆن سازەکەی؟ وەڵای دۆڵمەکە قیمەتی لەپەی تێکەم و برنجی تێکەم و سەوزی زۆری تێکەم و ئەوە. باشە کەلەرمەیان بەڵە. لەو هینانەتان نییە؟ گەڵا؟ گەڵامێ و با خۆمان هەمانە. ئێرە ترەی هەیە بڵێن باغی ترەی ببێ کشمیشتان ببێت زانم. ئەوە باغ بوو ئەوە زمانی قەدیم زمانی ئاغا باخەکە بڕاوە وەلعانەوە داچن جێ بگەنە. ئەو زەمینە هینکەیەکەوەیە؟ ئەوە هی مالیکەکەمان بۆ فرشتێتی بە کابراایەکی خەڵک دێکە. خۆتان زەمینتان هەیە لێرە؟ بەڵێ بڕێکمان هەیە. خەڵکی ئێرە زۆرتر بەچیەوە سەرقاڵن وەک بڵێن دامداریەکەن حیوانی بە کەشاوەرزی و چۆن ئەواناکەن. باسی چۆندەر بۆ بکەبزانم تۆ چۆندەر چۆن سازەکەی؟ وەڵا من چۆنەر ئەوە کەمە دیکۆ و جوان پاکیەکەم و کەمە دیکۆ تۆزێکی شەکری پێوە کەم و سوورە بێت و جوان ئەوە دەوی دێنم لە دیکەکە و هەر بە تۆخڵەکەەوە نە پاکیەکەم ئەرەوەڵا. ئەی باشە پێشتر ئەیان خستە ناو تەندورەوانە ئێوە خستە پوتیەکۆ یان ناخستە کوپەی گەڵەوە سەرەکان قڕدا و ئەخستە نێو تەنورەکەەوە. باشایی نانوشتەی کەس تەندورت هەیە لە ماڵە؟ نەوەڵات تەنورەکەمان شکە. حیفێ وڵات نانی تەندور زۆر خۆشە. نانی پێکەن لێرە کەسێکەیەکە نانەوەخانەی ببێت یان نانەوەخانەکە ئەوە تا لەوێدا لە کەیەکە و نانەوەخانەکە هاتووە 10 ساڵە بێت. ئارەوەڵا 10 ساڵە لە مێژە ئارەوەڵا 10 ساڵە نانەوەخانەمان هەیە نان ناکەین. هیچتان نان ناکەن ینی وانە پێکەوە جەمەوە بن بڵێن ماڵی وە هەیە نانەکەن وەلی من تەندورەکەم لە پارەکەەوە شکانوە. ئەی پێشتر کولێرە و کەلانە و کەلانم پێکردن ئەگەر مناڵەکان مەهاتنەوە ئەوە هەبیر مەشێلا و کەلان و کولێرەم بۆ کردن و سلام علیکم. باشی شکر خوش بی فرمون باشی شکر سلامتی بمە بینتان دەست و چاو خۆش بە یاخوا. دایگیان باشی؟ سلامەتی باشم. زۆر سپاس دەکەم. ئێوە چۆنن سەحەتتان؟ بەخێر بێن یاخواتە چاوم باشش کردەوە یۆگە باش بن ئینشەڵڵا. سپاس. ئێمەش بە باشیەوە باشین کابینین ئاوا لێوتان بە پێکەنینەوە دڵتان خۆش ئێمەش سەرخۆشە بین. قوربانم یاخوا هەر لە خۆشییا بن با قوربانت بن. کورتە؟ ئەرێ وەڵا وایشەڵا پێت بێڵێ چەند کورتەیە چەند کچتەیە؟ وەڵا دوو کچ و 3 کوڕم هەیە. باشە ئیشەڵڵا خوا حیفزیکە. ئەو کاتکە منداڵ بوون لای لایشتت بۆ خوێن؟ ئەرێ وەڵا ئەمە نەمەزانی جوێندایە لای ئەزانێ لای لایەوە؟
عايشون شاشي ولا والله ئێستا تۆ مناڵتەیە؟ مناڵم هەیە بەڵێ والله باشە ئەی مناڵتەی وانە؟ بەڵێ ئەو کات کە منداڵ بوو ئەی خۆت وەبیرت دێ کە دایکت لایلایەتی بۆ ئەرە والله وهمومان یەخێن دێوەڵا دایگیان لایلایەکم بۆ بخوێنە بە قوربانە بەخدا بۆ منایە کەمێک هەر لەبەر دڵی من بەخوا بۆ منای لە ڕوم هەڵنایە خەیناکە دەی دایگیان لایلایەکە قەیچێکە خۆ منی شەر وەکو کچی تۆ وامەوە هەر لێوارێت هەموو هەر کوڕ من فەرقی چیە بەخدا بۆ منایە ئەڵم بەخدا هەر بۆ منایە باشە دایگیان زۆر خۆش بەرە والله ئەی باشە مەشکە مەشکێک وەخەم مشکە نەمەزانی بیڵم لایلایەتەوە تۆ نییە کوڕەکەت ئەڵە دەنگی زۆر خۆ ئەرە والله دینگە خۆشە باباسیان زۆر خۆشە بخۆ مەزانم هەر هەمیان دەنگیان خۆشانە ئەی ئرس گەیشتۆ پێێتە ئەرە والله پێمان گەیشتووە کامتان دەنگتان زۆر خۆشە والله دایکم دەنگی خۆشە والله برایەکشمە دەنگی خۆش ئەویش ئێوە ئێمە خراپ نییە باشە باشە نازم بۆ دیگەران قەیناکە ئیسا گۆرانیەکمان بۆ بڵێ دوایی باشە با بزانم ئەم دایخانمە خەریکی چییە دایگیان بە ڕۆژە خەریکی چیت هەر لە کار تەواوت بووە و چوزانمیتە پات ڕاکێشیت و کوڕەکان و کچەکان بە دەورتەون زیادێرە وڵاشکر بۆ خوددا دانیشم و نان و ئەوە سازەکەین و بۆ خۆمان و دانیشین پێکەوە لەگەڵ بووک و کوڕ و کچوو بە قوربانت بم یاخوا باسی ئەو کاتم بۆ بکە کە گەنج بووی تەمەنت بەقەی من بوو ئەو ئەینە تەمەنی بەقیتەوە بۆ ئەینا لێ مەسەلە مناڵم بوو لە تەمەنی تۆیان مناڵم بوو مناڵم بەخێوە کردوون مەشکە و مەڵانمان بوو نان و هەویرمان بوو کارمان بوو ئەوای تر ئەوانەمانە کرد ئەی باسی ئەوم بۆ بکە بزانم مێخەک یان متومور و شتی وات بوو ئارە وەڵاوانشمان پێوە بوو مێخەک و لاگیرە و گوڵ و ئەوانەمان گشت پێوە بوو وانە لەو پوڵە قەدیمیەکان پێشە ڕیزان لە سیخمەکانی نەدا زانەمان بوو ئەوانەمان بوو گشت تازە و هەمووی تەواو بوو ئەرێ وەڵا بە قوربان ئەی کلەوشت بوو چاوتەڕەش ئەچوی بۆ سەرکانی ئەرێ وەڵا چوین بۆکانی لەکانی ئەومان دێنا ئەرێ ئێسەکانی شتێوان نەما وەڵا نەماوە ئەی ئەوە چییە بەسەرتەوە کە ئاوای بەسی سەناکەیە چەناکەی پێڵە ئەرێ وەڵاوە ژێر سەناکەی پێڵە نەگەرەوە بەسەرمانە بەسەر و قژ ماڵۆزێ لیەیە کە ڕوسەرەکە دانەکە ئەرێ وەڵا دادەگیە ئەی باسی ئەوم بۆ بکە بابزانم پرچ درێژە ئەیکەی بە پەلکەوە بۆ خۆت خەنەی لێبێ وەڵا زەوەختی خۆی ئەرە وەڵا زۆر درێژ بووە ئەنە وان نییە دوکات ئیسان پیر بووە سەری قژی داکەوێ و خەنم لێ ئەدا و جوان و ئێستا خەنەی لە نای وەڵا دەمێ ساڵە لی نایە وەڵا خۆ خەنە زۆر جوانە خاصیەتیشی هەیەوانە ئەرێ وەڵا بە قوربانت باشە دایگیان ئەی با لەگەڵ کوڕەکە تا بڕێ قسە بکەم باشە ئێوە بە ڕۆژان خەریکی چی وڵا خەریکی مەڕۆماڵیات بەخەوکردن و کەشاوەرزی و سودانم مەرتان هەیەوانی ئەمانە بەڵێ شوانتان هەیە یا خۆتانەی بن بۆ هەبدی شوانمان هەیە دیەکە بە دوی دەستە تەقسیم بووە جوانیان لەم گەڕک و جوانیان لەو گەڕک ئەگرین بە شوان ساڵێنە ئێرە پێشتر چۆن بوو ینی زۆرتر بوو یان ئەم نزیکی سەڵ ماڵ بوو باڵێ بەمە بەسی ماڵەوانی ینی ئەو شتێکە ماڵە باڵێ 6 ماڵە 6 ماڵە و نزیک بە 300 کەسی دانیشتی و هەیە ئەو شتێکە 280 نەفرێکەوە ئەبێتەوە هەرەوەڵا ئێرە کێوێکی تایبەتی هەیە چون یەک دوو قەڵای هەیە وەلە ناویان نازانم ئەمە بزانم ناوێکی تایبەتیان هەیە یان ئەمە قەڵایەکمان بوو بنێ حەجرخانی پێڵن ئەزانی چی لە پشتیەتی ئەو ناوانە واللهی بە نظرم ئاغاکانی نایەن حەجر بووە ئیتر بۆ ناوانیان ناوان حەجرخان دیشە قەدیمیشە ناوانە نەک بڵێ شاید ئەستا 1000 ساڵ قیمەتی دینیان بێ خدمەتیان بێ وەلی ئەم ئەمە دوێ ئەوان هاتووە ئەمە ئێمە ڕەنگە 500 ساڵی خدمەتی بێ ئەی ئەو قەڵای ناوی چی ئەو تەپە ئەو تەپە ئاوشێوە ئەوە شێوکانی پیاڵن بپشتێکەوەیە بەڵێ بۆ ینی کانیەکی لێ بووە یان کانەکەمان هەر بەرەو ماڵەنەیە بوو کانەکە بەجێم ماڵەکان و بە بەرشەوەکە بوو جگە لەوە کێوێکی تری هەیە کە ناوێکی تایبەتی بێ وڵاو شیۆمانە بنای کوڕەجێ شێمانێ لە پشەنای هۆڵەکانە چێمان هێنای شاخەزەردە چێمان هێنای کانێسی لەوە ئەو مەعدەنی لێیە ئەو بەری نەسووزە ئەو جۆرەکە ئێمە بیستمانە ئەڵێن کە ئێرە لەگەڵ ئاواییەکی تر هەیە داش ئاغڵ شتێکی وە ئەڵێن خاکەکەی نەسووزە بەردی بەردێکی نەسووزی لێیە ئەو مەعدەنە ئەو کاکسمایلیشی مەیهەنی خەڵکی
ترشەکانی مەهابات هاتوو یا سەبتی کرد و ئێمە ئەڵبەتە وەختەی مەشوەڕا بووین پێماندا و ئەژێ کۆمەشی ناوی بکە بە مزگەوت شتێکمان بڕە کۆمەشی بکە و ئێستا ئەو بەردە ئێستەخراجەکەی بە ئیفرۆشی بۆ شرکەتی کۆمپانیانە گەنجەکانی خۆتان یا هەر خۆتان خەڵکی ئاوای کەسێکی بڕوا لەو مادەنە کار بکە کەس نییە کارکەوەلی من کەسی ئەژەم بەراشەکەی خۆمەرولی لا مەزرن و هەمیان لێوێن هەر خەڵکی ئێرن وڵا خەشی دیەتی لە بەرەزەردن ئەگەر هەر لێرەش کار بکەن باشە چون بەڕاستی شتێکە تایبەت بە خۆتانە هەر خۆتان استفادەی لێ بکەن و هەر خۆتان خەڵکی لێ کەس ناچین بڕێت چۆڵگە و بیابان ناترسان کەس ناچی وڵا بۆ ژمرانە مەحمیان چوو باشە وا هەیە کە بۆچی استفادەی لێ بکەنەوە نمای ساختمانی ئیسفادەی یەکەن بۆ ئەو کوورێش و مینوشتە ئەو نییە بوانی ئیسفادێ ئارەوەڵا بوانی ئیسفادەی یەکەن بیدروستەکەن ئەی کەسێک هەیە وتان کەسێک هەیە کە هاتووە سەبتی کرۆوانی باڵا تەکسمایلی مەیهەنی دێ باشە وتان دەنگتان خۆشە ئەڵەن دەنگە خۆشە باشەوە یاخردە کەسێکە دایکی دەنگی خۆش بێ هەر خۆشی دەنگی خۆشەوانیە نازانم بەسە چاو بارانەوە بارانە وەی هەوای بارانەی خۆشە چاو جوان بمدایێماچێ بۆی دانیشتمە لە حەوشە بارانە و بارانە ئەی هەوای چۆمی ماجید خان چاو جوان چاوێکم لێ بکە و دڵم تۆقیە بە قورئان بارانەوە بارانە ئەی هەوای بارانەی خۆشە لێواڵ بمدایێماچێ بۆ دانیشتمە لە حەوشە بۆنی ئاورود و کەڵشتە دێ با بزانم لێرە کێ ئاوری کردوەتەوە سلام عەلەیکم باشی شکر ئەو چای خۆشە چییە لەسرە ناوە کاکە مەمنونم یاخدا بەخێر بێن ئاوی کانیە تایبەتیەکەیە بەڵێ ئەرێ وەڵا کانیەکی جوانمان هەرە و ئاو مەعدەنیە بەڕاستی ئاوێکی جوانە چای پێلێنەی لێم مادێت دەکەم کەمێک وەرنە پێشێ با من باسی ئێرەم بۆ بکە بزانم ئێرە کوێ ماڵی خۆتانە بەڵێ ئەرز بکەم ئەمە ماڵی خۆمە لە ساڵی 91 و ئێرەم لە یەکێ لە هەمدیانی خۆمان کڕیوە و بە هیوای دروستکردنی ماڵێکی تازە ساخت زدی زەلزەلە و بۆ دانانی چەند پرۆژەیەکی سەنعەتی و دامداری شت ئێرەمان دروست کردوە ینی ئەوەتان داناوە بۆ خانووەکەتان وانە ئێرە کە بەشیناش دروستە بێ بەڵێ بە تیرچە بلوکە بۆ جێی دانیشتنە ئاوێ شوێنێکی بۆ جێی مەڕداری و حیوانداری شتە شوێنێکیشی من چون کارم سەنعەتیە بۆ تامیراتی شناوەر و یەخچاڵ و کارهایەکی فەنی لێرەی شەڵاخینەوەێ و هەروەها بۆ ئەو دۆست و جوانانەی کە لە ناودێن ئینشاءڵا فێرکار و شۆغلیانەکەی نەو زمینەی شۆغڵی خۆمانە من کە سەیری ماڵەکانی ناودێمە کرد ئەمبینی کە زۆری بە هەرە و شتە قەدیمیانە دروستکرا وەکو بەرد وەکو گڵ بەڵام زۆری گۆڕانکاری بەسەران نەکێشراوە باسی ئەوم بۆ بکەم ئەرز بکەم لەم چەند ساڵی ڕابردووە شتێکی کۆن کە هین باوکو و باپیرانان بووە لە خشت و گڵ دروست کراوە و ساڵەهای ساڵ خەڵکی دێ زەحمەتێکی زۆریان کێشاوە بۆ تامیراتی ماڵەکانیان بۆ سواغدانیان بۆ کارهەیە کە هەر ساڵ تێکرار بووە تۆ و لازم بووە بیکەن ئەلان الحەمدولیلا مەساڵحی ساختمانی جوان هەیە ئینسان توانێت ماڵی تازە ساخت دروستکات ئەوە باشترەیە کەمتر وڵا ئەمە پڕ هەزینەیە وەلی یەک جارە هەزینەیەکی یەکجاریاکەی بۆ ساڵەهای ساڵ بێهداشتی ترە تەمیزترە ئێوە ئەو مەساڵەحەتان لە کوێ هێناوە لە بۆکان کڕیوتانە ئەلبەتە ئەو مەساڵحەوی نیوەی لە بۆکان زیاتر هاتووە زی خوشتەکەی لێرە هاتووە ماسەشووی لێرە ئینشەڵا کە ماڵێکی خۆش دروست بکەن و بە دڵی خۆش بڕۆنە ناوی سلامت بن ئینشاءڵڵا
خۆش بی یاخوا کاکیگیان با زۆرتر لەوە کات نەگرم شتێکت هەیە پێشکەشمانی وەڵا بە ئیجازەتان گۆرانی یەکتان پێشکەشەکەم سلامت بن مەمنونم سلامت بن مەلە جوانەکەی سەرداریکانی بۆ چەناڵێنی هەتا بەیانی هیچ کەس ناتوانێ تا ڕۆژ بێ ناڵێ مەگەر عاشێقی دێوانەی خاڵێ وەرە هەردووکمان ناڵەمان یەخەین بەڵکم بەم ئیشقا نیشتمان سەرخەین نیشتمان سەرخەین السلام علیکم باشی شکر زۆر سپاس باشن ئێوەش وەرن باشن سلامەتن بابێ مایەرە لە چۆ هاتنەوە لەولە بەڵێ بەڵە چین بۆکانی ئێوەشە چون بۆ کانیوان بەڵێ منشتیم بوو چۆناو چۆن بڕۆشتم بۆ مەگەر ئاوی لێ نییە ئەومان هەیە ئاوکەمان ڕۆژ با من بێ مایەرە وا دیارە ئێوە قسە ناکەن با بێ مایەرە ڕۆشتووە وا دیارە شناوەرەکە خراپ بووە دیەمەش ئاومان نەبوو چین ئاوبین بۆ چای و باشە باسی ئەو کانیم بۆ بکەم بزانم کاتێککە بتانەوێ ماڵ بخەنە دەرێ ینی هاوینان یان نەورۆز گشتانە چم بۆ سەرۆکانی ئەو بڵێن لیباس بشۆرن فەرشی تیا بشۆرن پەتوتیا بشۆرن لە ماڵەوە لە ماڵۆیش ئەنی بەکار لولەکەشی و لولەکەشیمان لە زمانەکە و ئاوە نەبێ یا شناوەرگە پسووتی ئەچین بۆ کانی ئاو دێن کانیشنی هەرمان بەعەکە من بەیەکی یا بەڵام ئاوەکەی کانی منشورە هەرکانی بووە چەند وەختە زووتریش کانی بووە ئەگە ئاوەکە زۆر زۆر بێ هەر لەبێ پلوس هەر لە پلوسکە بۆ خۆی دێ ئێمەژەچین ئیسیفای لەکەی دەی زۆر باش هەر پێشمانە تۆ کانی باشە ئێوە هەمووتان جیرانن پێکەوە ئەی ئەها بووکتن باشە بڕێک بێمە بینی خەسوو بووکەوە بزانم نێوانت چۆنە لەگەڵیانە بینمان خۆشە ئەوان خۆی بووک و خەسوو بینیان خۆش نییە وڵا ئێمە بۆین زۆر بینمان خۆشە ئیشەڵا لە خۆشییا بن با بزانین ئەوانیش چۆنن خۆش مەوێنە ئەوانیش ئەبەتە وەک خەسووی وەک جەنا ببێ باشە نێوانە چۆنە لەگەڵ من نیم چۆن ئەو ئەی تۆ ئەها نێوانتان چۆن باشی وەڵا بووە شەڕشتە بکەن و دڵتان لە یەک بێشێت نەوەڵا نەبووە لەسەر یەک ماڵن یان بەڵێ لە حوشەیەکیان جودای ئەها جودان بەڵێ لە حوشەیان جودای پێشتر چی هەر لەسەر یەک ماڵ بووم بەڵێ شەڕشتتان کرد بڵێن ئێمە جیابینەوە و ئێمە ئیتر ناتوانین نەوەڵا هەرداخۆکتی هینە چونکینە بۆ خۆیان پێیان خۆشە با جودا بن سفرەکانمان جودایەتی مارکەس ماڵە خۆی جودا باشە باسی و منداڵانم بۆ بکەم زانم لەرە قوتابخانەی لەیە بەڵێ نێت تا پۆلی چەندی لەیە تا شەشم ئەی منداڵەکانتانە گربیانەوێ زۆرتر بخێنن دەبێ بڕۆنە بۆکانیان یا بیان نێرینە شەبان و روزی تا شەشمەیتر ناتوە ناو نە یەک شەوە لیەتی نەمەسەر نەتیکان تەپە ئەی ئەڵەن فەیزوڵابێکی خۆ دەیەکی گەورەترە ئەی فەیزوڵابێ وەلا هیچ خابگایەکی تیان نیە بۆیان مەسەلا وتیان لە یەک شەوە دایانە دایانە ناوە خەوە فەقیرە کلاس بەو کچانەمان گوناحن تا شەشمەیتە شەشمیش ناسم بۆی سکویە بێتەر کە تەحسیلکەن یا بچن بە خابگە لە بۆکان ئەوە زۆر شتێکی ناخۆشە بەڕاستی وەرە پێشە محەممەدگیان ئەی باشە مناڵەکانتان ئەگەر کێشەیەکی بۆ پێش بێت بێهداشتی لێە بڵێ بەڵە بێداشتی لێ دکتروشتەی لێ کە زوو یارمەتیتان بن ئەگەر دەستێک پایەک و زانم سەرێشێ یا خۆتان یاگەر ژنێک منداڵی ببێت ئیداریەکان لێرە بێتر دەڕواتەوە تا سعاد و لێرە بێتر لێرە کاری دیکی نییە بێ بچین بۆ بۆکان بەسەنتیکان تە بێشە لیەتی وە لە شتا وەخت ئیداریەکەی لێرە ئەگەر ژنێک منداڵی ببێتی تحتی نەزەر دەبێت تاختی زمانەکەی تحتی نەزەری دینێ ئەگەر وەختە ئیسراری بێ بچین بۆ بۆکان وڵا زۆر ئەو شتە ناخۆشەوانە چونەگەر یەک دەفعی شتێک پێش بخوێنەکەدا تا بۆ بۆکان شتێوانیەکە لێرە بێ بچین بۆ بۆکە لێرە کلاسی خەیاتیەک یان کلاسێکی تایبەت هەیە کە مامۆستاکان هێنابێتیان خیر هیچێکی لێنێ خەیاتی چوزانم لەچک دروستکردن
کلاش چنین جاجی ناوەڵا مەڕ و ماڵیات وشتمان هەیە ئەوانیان بۆ جێبەجێ نابێت فقط خەریک مەڕ و ماڵیات و مانگە و مەڕشتن نیشە لێرە جێبەجێ نابێت ئەگەر ببێ لێرە چاکتر ئامۆژشیە ببینی گشتمان ئەرێ زۆر باشە ژنەکان هەر سەرقاڵی چوزان مەڕ و ماڵات و تەمیزکردنوشە نەبن شتێکیش فێر بن بۆ خۆیان وانە دێ باشە دەست و چاوتان خۆش بەخوا زۆر خۆشحاڵ بووم ببەخشە بەرتانم گرت ممنون هەن دەست خۆش بە یاخوا بەخێر بێ خۆش بیاخوا دەست و چاوتان خۆش بەخوا زۆر مەمنون. خاڵەجانەوە بۆ چۆچی سلام علیکم سلام علیکم سەرچ باشیش کرد خاڵەگانەوە بۆ کوێ ڕۆژ وەڵا بۆ مزگەوتەچم دادیجە وەختی مزگەوتە وەڵا وەختی مزگەوت ینی ماویشێتی وەلی دی بێتاقەت لە ماڵ و هاتم بۆ مزگەوت هەراوەڵا دەی باسی مزگەوتەکەم بۆ بکە بزانم لە ئەوەڵی دێە یانە وەڵا ئەوەتانی لە وەسەتی دێە هەر یەک مزگەوتی لێرە مزگەوتی لێرە وەڵا ئەی کێ سازی کردووە وەک بڵێن تازەیە کۆنەیە چەندێکی تازەیە مزگەوتەکەمان نەفەری بە ناوی کارەحیم و ساڕحیم سازی کردو خۆی لە ڕازی بیاخوا هەراوەڵا ئەی مامۆساتان هەیە مامۆساشمان لێرە وەڵا باسی خەڵکەکەم بۆ بکە بزانم هاتووچیان بۆ مزگەوت چۆنە خۆ خراب نییە باشە ئەنی وا هەیە بڵێن تا ئەلانە وا بۆ کە هەر لە چێ بووین و ئەلان کە کەوتوینێتە ماڵەوەڵاشتیم بۆ مزگەوتی جەماعەتمانەیە جوانەکان ئیسا دێم بۆ مزگەوت لەگەڵ ئەوە دێشتنەرە وەڵا هەراوەڵا جوانەکانش دێن بۆ جەماعەت لەگەڵمانە باسی ڕەمەزانەکانم بۆ کە بزانم وا هەیە کە وەکو ساڵان بێت بن لە جرگای خەڵگیان هەر بانگەوازەکەن و بۆ پارشەوان وەڵا بۆ پارچەوان سەڵاکەن ئەناوانە ساڵان نییە دەهۆڵ بێن ناوەڵا ئەچن لە مزگەوت بڵنگۆکاڵەکەن و یەک نەفرەتی لەوێ سەڵاکە وەرزی بە خزمەت دەکەم بۆ جەماعەتەکە و جەماعەتیش بە خەبەر دێن و ئەرزی بە خزمەت دەکەم ئەی جەشنی ڕەمەزانەکانتان چۆن ئازشنی ڕەمەزانەکە جەگەر ڕەمەزانەکەمان تەواو کرێتین بۆ مزگەوت وسپانیا نوێژەکەی وەرزی بە خزمەت دەکەم جەشنێکی تایبەتان هەیە گوڵێن کارێکی تایبەتەکەن لەو ڕۆژەیە یان نا یا هەر جەشنێک وەکو جەشنی قوربان جەشنی خۆڵان ئێمە دوو جەژمان هەیە لە ساڵە دوو جەژمانەیە یەکیان قوربان و یەکیان ڕەمەزانە ئەو ئەگە چوین لەوێنە کۆ بین و ئەرزی بە خزمەت دەکەم مامۆسا قورئانە خوێنێ و شعرە خوێنەوە ئەرزی بە خزمەت دەکەم دوای ئەوە سبحینێ کە تاو هەڵات ئێمە نوێژەکەین نوێژی جەژنەکەین وەکو چۆن جمعە نوێژەکەین نوێژی هینیشمان هەیە قوربانیەکانتان لەبەر مزگەوتە یانە هەر کەسێک لەبەر ماڵی خۆیان قوربانیەکەی هەمە لەبەر مزگەوتە ئەرە وەڵا هەر کەسێک کە قوربانی بکە ئەێنێ بەجیا بۆ خۆی لەوێنە نەک بڵم بەجیا جیاواسینەکەی خۆی گرێ لێنێ لەوێنە سەریە بەڕێو تێکەڵ یەکەین و بەعام جیایەکەین و بەشیەکەین جەشنی نەورۆز چون لێرە بەرزایی یەکتان هەیە وەک بڵێن تەپۆڵکەیەکتان هەیە ئەچن بۆوێ ئاور بکەنەوە گشتی جەمەوە بێتەوە جوانەکان جلی کوردی لەبەرکەن تەوامان جەمەوە بین بەیەکۆ ئەنا ئاورەکەین وەرە وڵاتینە بەرزیەکان هەر کەسی مەسەلا وایە مەسەلا 5-6 ماڵ دێن لە بەرماڵەکە کۆ بنەوە ئاورەکەنەوە ئەرزی بە خزمەت بە یەک و خۆشی دەرەبرن و ئاونە باشە ئیشەڵا کە هەمیشە لە خۆشیابن حاجیگیان باسیەوە بۆ بکە بزانم دێهاتەکانی دەور و پشت ئەزانی چۆنە چۆن وڵات دێهاکەنتەکانی دەور و پشتمانەوە خوڕە بەرازدا ئەحمەداوایە تیکان تەپەیە باخچەیە ئاواش ئەچێ بۆ هەرزی بە هێن داشاغڵ ئیدی ئێمە ئەوانە ئەو هەم کەوشەنیشمان هیچمان هەیە یەکشەوە هاتوچۆتان لەگەڵ دێهاتەکانی دەور و پشت چۆنە وا هەیە کە کچیان پێبن چوزانم زیمان هەیە ئێمە هەلان دوێنێکە لە تیکان تەپە پرسە بۆ ئێمە لێرە هەساوی جەماعەت چوین بۆ وێنە پرسەمان لێ کردوون هەرا وەڵا هاتوچۆمانەیە شقازیمانەیە و لەگەڵ یەکە هاتوچۆمانەیە خزمەتیمانەیە ئەوە نەبێ بڵێ هەر هاتوچۆکەی ئەنا خزمەتیشمانەیە وەڵا لەگەڵ یەکان لێرەوە تا بۆکان نزیکە یان بە مەهاباد نزیکە ئێرە سەر بە بۆکانەوانە بە بۆکانە ئێرە 7 کیلۆمترە بۆ بۆکان هەر ئەنا بۆ مەهاباد دوورە ئەبێ بچینە بۆکان و لە بۆکان بچین بۆ مەهاباد ئەڵەن سەر بە بەشی دەهێستانی فەیزوڵڵا بەیگیە ئێمە بەسەر بە دیارەکەمان فەیزوڵڵا بەجیارە وەڵا ئەوە لێرەوە دوورە تیکان تەپە نەوەڵا دوور نییە ناوەڵا ئێمە سەر بە تیکان تەپە ینی ئەلان تیکان تەپە بۆ دیەکان بۆ محومەیە کە مەسەلا ئەو پاسگای لێ و بۆ هەر کارێک بێ ئەماچین بۆ تیکان تەپە هەراوەڵا دەست و چاو خۆش بەخوا زۆر سپاس دەست و چاو بەخێر بێ سپاسخوا حافیز بێ
سلام علیکم پورێکیان باشی شکر خۆش بیاخوا زۆر سپاس بەخێر بێن سەرەوە چاوانم دانیشم باشە باشی شکر پورێک خانم جان سلامەتی بەخێری سەرەوە چاوانم یاخدا بەخێر بێن قەدەمی خێرتان هێنا بۆ ئاوایەکەمان بەسەرتان کردنەوە مەمنونی کەوشەکانتان یاخدا بەخێر بێن زەحمەتتان کێشاوە ئێمەتان بەسەر کردووە ئێمە خزمەت گوزاری ئەوێن پورێک خدا بەخێر بێن سەرەوە چاوانم ئاوا بەروبەر دەرگاکەت ڕێک و پێک و تەمیز و دیارە کاوانی باش بە قوربانت بم چاوە جوانە یاخدا بەخێر بێن دا لێ ڕاست یارمەتیت بە وەڵا بووکەکەم کەوای بووکی باشیشتێ ئەرە وڵا بووکی باشمە لە خدا بووکسەیە وەڵا هەر نۆکەرە تۆمە کوڕەکەمە بووکێ حەفزی کایشەڵە ئەی کچ نییە چوا کچمەوان داوا بەمێرد باشە کچەکانت باشترن یا بووکە وەڵا فەرقیان نییە گوێی لە دەنگمانەوە نەبێنە فەرقیان نییە بووە من فەرقیان جیالان ئەو زیاتر لە ماڵا لەگەڵ منە کچەکانەوە کچەکان کچەکانیشم باشن لە خوددا لەکوێن وەڵایەکیان لە دێە لە خەڵەنەرە و دوانیان لە بۆکانەوەیان لە ئینگلیزەدە و بۆ ئاوا بڵاوت کردووە بۆ کچانە داچزانام هەمووی بە خزم کەسی خۆم و بە ئاشنا کوڕێکی باش نەبوو هەر لە لای خۆتەوە بابێ یارمەتیت بە دەوانە کەس خۆم بوون و پێم خۆش بوون و دڵیان بە شارە بوو دەم جوانەکانمان دڵی بە شارۆیوانی خۆم خەڵکی ئێرانەم و ئەوە لە لێرە دڵم پێ بۆ لێرەشم کردووە هایانی کچی ئێرە بووی ئەرە وەڵا باشە باسی ئەو تەمەنم بۆ کە بزانم چۆنا چۆن بوو کە هاوسەرەکەت بینی چۆن شووت کرد زا هاوسەرەکە مەڵا ماڵەکان بوو منیش ئەوە ماڵ باوکم بوو لێ یاو چوونە سەرکانی شتەیاننا نەوەڵا هەداوی نەبوو بەرەڵاکانی بوو من داوایان کردم و شوم پێ کردو داوا بوو دەی باشە ئیشەڵڵا کە ژیانتان هەمیشاوە خۆش بێت ئیشەڵڵا هەمیشاوە لێو بەپێکەنیم بی یاخوا بەخێر بێن یاخوا پورێگیان باسی خۆتم بۆ بکە بزانم بە ڕۆژا خەریکی چیت وەڵا بە ڕۆژاوە خەریکی خانەداریەکەین و چێ سوسایلێن و ئاوە بۆ خۆمان زەحمە پوختیش خۆشە وەڵای داچ بزانم وەرە بزانم نادیارە کەسێک کە ئاو نەڕێک و پێک و جلی جوان و بەردرگای تەمیس و دیارەیتر لەوانەی وە بەیانی هەڵاسی لە خەو چێشتەکان خەیتە سەروانی بە قوربا ئارە وەڵای ئەبێ زوونان و ئایان بۆ سازکەن و ئاخە پیاوەکانمان دێنەوە کاری چییە کە هاوسەرەکە وەڵا کەشاوەرزیمانەیە ئیشەڵڵا خوا ڕستان بە بەهرەی کەشاوەرزی ئێرە چییە زۆر وەڵا گەرم و جۆرە و نۆکە و نیسکە و ئەوە حیوانداریە و خۆتان هەم حیوانداریەکەن هەم زەمینتان هەیە وەڵا شکر زەمیریشمانە حیوانداری شەکەین و ئارە وڵا کاری کەشەکەین و ئەرە وەڵا کاریکە چیەکە خۆت یارمەتی هاوسەرەکەتی ئارە وڵا خۆشم یاریێ کوڕەکەمە و ئەوە ئەو تراکتۆر شتە جێڕێ و کوڕەکە و خۆشمە چمە موچە مەزرا و بژارەکەین و دەستکە ناکەین باسی و بژار و دەستکەنەوەشتم بۆ بکە کەسێکە یارمەتیتان باە هەر خۆت و کچەکان و بووکەکەت و کچوشن ناهێنمە جا ئەوانە شویان کردوە زەحمەت بخواانە چێشن و من نایە ناوەڵا بۆ بە بووکەکەتیەک بەخدا بووکەکەم نایەکەم ئەوە دوو مەگە دوانی وەڕانە هەر خۆمم ئەو بۆ خۆشی ئەو کاری ماڵیەکە دیارە خەسووی باشی وەڵی ترەوە خدا زانێ باسی لەگەڵمە و پازدە ساڵ ئێستا وڵا کەمتر بووکێک لەگەڵ خەسووی 15 ساڵش نێوانیشمان تێک نەچووە ینی شەڕمارەکەمان نەبووە باشە ساڵات نانیانە خستە ناو قفڵ و کلیلۆ بۆ بووک شتیوات کوڕە نە بە خوددا لان هەمووی لە بەدەستیانانە هەمووشە زۆر زۆردا لە خوددا بە زیاد وەڵا مەگەل لە خۆشیە باسی ئەو بژار و دەستکەنەوشتم بۆ بکە بزانم من زۆر جار پرسیارێکەکەم ینی ئەچم بۆ شوێنێکی تر ئەچم بۆ گوندێکی تریش هەر ئەو پرسیارە تکرارەکەمەوە لەبەرەوەی بەم نەڵێن کە شاید زۆر کەس لە بینەرانمان نەزانن کە ئەو شتە چییە تۆ دووبارە دووپاتی کەرەوە کە ئەگەر کەسێک چاوی لێکرد با بزانێ باسی ئەوم بۆ بکە بزانم دەستکەنە چییە یان دروێنە یان شتیوە دەستکەنە ئەوە گەرمە بڵێم نۆکە داچێن نیسکە داچێن و دێتە ساڵحات و ئەگای ئەوچین ئێمە ڕنین و دێ ئەوان لەوە لە قەرمان کۆ بێنەوە پێشتر ئەهاتن بە گاوا سنوانیە ینی مانگایانە هێنا و زەمینەکانیان هەڵەکێڵاوە بەڵێ ماڵ ئێمەش بخۆمان ما باوکم بوویان وڵا ئەرابەمان بۆ ئاینە گامان بوو سەخت بۆ شان و پیلێکی زۆر بەهێزیە ویستوانە وڵا جێرە و کێشەمان بوو ئەرەڵە هەمومانە کرد جابیا بوو ئێستا ئاسانترەوە بۆیانی گشتی ئێستا هەمووی وەسیلە ئاسان ئەمەی ئەوە تەراکتۆرەوە ماشێنە و وەسیلە هەمووی دێتە بەردەست و زوو خاتی مەدێنی باشەیە خوا لەشتان ساغ بن ئەرە وڵا زیندەگی ڕاحەتتر بووە و
بەهرەی نیسکەکەتان چۆنە وەک بڵێن نیسک ئەویش هەر ساڵ نە ساڵە وەکو گەنم و نۆکوشتیان ناتوانانی لە هەر شوێنێکە خۆتە بەخۆتە لە هەموو ساڵە بیکە خاکەکێرە پڕبارانی پڕبەرەکەت خرا منێ لە خوددا بە زیادی ئەو نەهەیە کە بیفرۆشن بیبن بۆ بۆکان بیبن ڕای وایە مەسن ئەڵێ کەسم نییە بەش خۆی دانوێ ڕشتەکە جێبەجێگای نواشە ئەگە کەسی بیان کاریگەری بۆ گرە ئارەوەڵا نەفعی هەیە ئەی بەو نیسکوشتە چی دروستەکەی کۆرە وڵاتاتم ئاش دروستەکەین و ئەوە چێشتی نیسکی پێلێنین و چزانم هینی پێڵێنە ئەداس پڵاوی پێلێنین و ئەوانە ئەگەن بەوانش باسی ئاشەکەم بۆ بکە چون چەند و ئاشمان هەیە بزانم ئەو ئاشەی تۆ چۆنە ئاژەوە ئاشی وای دروستەکەی نیسکی تێکەیت و مەسەرەن هی وایە بە کەشکێکا دوی کەشکی تێکا هی وایە مەسەری ماستی تێکا و هیوا بە برنجۆی کا و مەسەرەن ئاوا لەو زۆرشتانە دەسوپختی تۆ خۆشترە یان هین بووکەکە دیان هین کچەکان وڵی دا چزانم هیچیان خراب منە تاسە خۆم هیچ کەلاری لە دەستم نەبوویتی نەزانام نا چێشتی دەستی دایک زۆر تایبەتە ئەرە وەڵا بە قوربانت بم پێ باشە دەست و چاو خۆش بە یاخوا پورێکیان زۆر سپاس بابزانمە پورمە بۆ دانیشتووە پورێکیان سلااو لەبێ باشیش کرد زۆر سپاس باشی سەلامەتی دانیشە با منیش دانیشم لەلا باشیش کرد زۆر سپاس سەحەتی چۆنە بە قوربان باشم بە قوربان نەخۆش دیاری سەرمان خواڕوە خۆردەگیم بۆ وڵا وڵا دوورە ئیشەڵڵا چاکە بی فەقیرە بۆ سەرمان خواروە دیارە سەرمای قورس و قایمی هەیەرەوە وڵا دادیجان سەرمایە تازەوە پای دەچون کەم ساڵ لەژباری وە هەموو عالەم نەخۆشە سەرما خۆردەگی گردووە ئەڵڵاخوا بارانە بە ڕەحمەتمان بۆ بنێرە بەمیدی خۆدا پورێگیان بە ڕۆژە خەریکی چیت وڵای خەریکی خانەداریم وڵات خاوێنەکەن و نان و چێشت و شتە دێنێن ئەی مەڕمانگا یان هیچی واتان هەیە وەڵام مەرمان هەیە ئەی باشە خزمەتکردنی مەڕەکە باشترە یان ناهین مانگاکە کامی سوکترە وڵالان مەڕەکە بۆ ئێمە باشترە مانگامان بۆ جێبەجێ نابێت بۆچی یانی ئێرە زەمینوشتەی هەیە کە بیبن و چزانم شوانمان هەیە بەڵێ ینی ئەو شوانە تەواوی مەڕەکانی ئێرە جەمەوە کات و ئەیبا وڵا بەڵێ وڵا خۆچیان هاوسەرەکەت قەت نەڕۆشتم بۆ لای مەڕ وڵای مەگە بچێتە لای ماڕی خۆمان دەنانە وڵاکەم ئەو کات کە گەنج بووی تەمەنت کەمتر بووی وڵای هیزە لە ماڵێ بووم ئەو کاتیش هەر نەڕۆشتی سەرکانیە توزانم لای مەڕە ئەیختە دوی لە کەشیشنەوە بەرە وڵا سەرکانیشە چوین و ئێرەکانی لێوە بەڵێ ئێستا نەماوانە وڵا ینی وشکی کردووە وڵا ئەلو لە کەشیمانەیە دەی باشە پورە گیان باسی ئەو کەوانم بۆ بکە بزانم گیاوشتە چی لەیە وڵای زاکەنگەری لێ جێلاخەی لێیە و ئەوانەی لێیە ئەی چێشتەکان چی لێنەی وڵای حەچێک بەدەستم بێ لێنێن توزانم ئەی چێشتی کوردی لێنەی بۆ کوڕەکان چەند مناڵتەیە وڵای دوو کوڕم هەیە و کچێکچەکە مێردی کردو و دوو کوڕشم هەیە تان چۆن ئەزدەواژتان کرد ناخۆت ئەنی بە بووکی هاتی بۆ ئێرە یان کچی ئێرەم خەڵکی تیکات دەفەم ئەی تیکانتەپا دوورە لێرەوە چەندێک ڕێە وڵای ڕەنگە 5 دقەڕێ 20 دقەڕێەوە کەوای زۆ زۆچی سەردانیەوەی ماڵی باکم چونێتە بۆکان ئەمان براشتم لەوێ ماوە بڵێ کوڕەکان و کچەکان و گشتی بێتە بۆکان ئەرەوەڵا چی بکەین کچەکەت دێ سەردانتەکە ئەرەوەڵا زۆر باسی لە کوردیەکانم بۆ بکە بزانم ئەیسە کە کوڕەکەت گەنجا کچەکەت گەنجا کاتێکە ڕۆن بۆ شایەکانتان جلی کوردی لەبەرەکەن وڵی بەعزێ زار کۆت و شەڕواڵەکەن بازێ زاریی باسی کوردیەکەن ئەی خۆچی دەستماڵ و لەچکە و شتی وا دروستەکەی نەوەڵاکەم ولی سەرخمێ بۆ خۆم بازە زار خەیاتیشتا خەیاتیەکەی باسی خەیاتیەکەم بۆ بکە بزانم بۆ خەڵکی ئاوایەکەش خەیاتیەکە یا هەر بۆ خۆ ماڵی خۆمانەوە بازە کارێکە بێنەوەڵا ئەی جلی کوردی دروستەکەی ئەزانی وەک بڵێن ماکسی چوزام سۆرانی کوردی نەوەڵا شتێک بۆ خۆ مەسەلەن ئەگەر شتێک تەقەڵێکی بوێ یا ئەرەوەڵا ئاوانە بڵێ باشە دەست و چاو خۆش بەیاخوا بینت لەگەڵ دەروجیرانە چۆنە وڵای جا باشە زۆر باش قەدیم هەیە کە هاتوو چۆ بکەن و گشتی سەردانی یەک بکات هاتوو سۆ یەکتریەکات ئەرەوەڵا وڵای جا بۆ خدای نازام کەم دوو جارچیتە ماڵێک یەگەڵێ داخواوە چییان لەبینە بۆ سێچنە ماڵێکتری دەنا کەم وڵا ساڵان وانە بوو ینی ساڵان گشتی پێکەوە جەمەوە بوون و وڵا زۆر دەچین بۆ شەو نشینی بەم شۆگارە درێژە چیەکەن وڵای جاب میوانمان دێ لە شارەوە و
ئارە وڵا کچەکەم دێتەوە و ئەچین بۆ ناودێ بۆ شەو نشینی و ئارە وڵا باشە ئیشەڵڵا کە هەمیشە دڵتان خۆش بێ شەڵا زوو سەرما خوردەگەکەشە خاسە بێتەوە جەنجا وڵا هەموو کەس دکتوری لێ ئێرە وەگوڵین بێهداشتێک شوێنێ بێهداشتی لێ ئارە وڵا ئەی دکتوری لێ ئەو بێهداشتە نەوەڵا لە تیکانتەپە ئێمە ئەبێ بچینە تیکانتەپە بۆ دکتوریەوێ یانە ئەگەر کەسێک کێشێکی بۆ پێش بێشە تاوێ بڕات و بێتەوە وڵای جا زیاترە چنە بۆ کانەگەر مەسەل ئێشێکی زۆر بێ ئەوێ هەروە دکتۆرێکی معمولی لێیە ئازمان چەندێ ڕێیە وڵا پێم 20 دقەڕەیە بۆ کار نام حەمەجان 20 دقەڕەیە دەی باشە دەست و چاو خۆش بە یاخواپورێگیان زۆر خوشحاڵ بووم زۆر سپاس دەکەم لەسەر ئیجازەت دەست و خۆش بە سلااو لێ بێ کاکێگیان باشی شکور باشی زۆر سپاس دانیشە دانیشە با منیش دانیشم لەلات چیەکەی باشی قوربانە سڵامت بیدادەیە خدای بەخێر بێن چۆن لێرە بەتەنە دانیش وڵا جا بە ڕۆژاگەر هەڵدەستین ئێمە خەریکی دامداری شتین ئەکسەرەن جوانەکانمان لێرە خەریکی دامداری شتن کاری و شتەکەمان ئەگەرتیاوە دەبێ ئەکسەرەن جوانەکان دێنە ئێرانە ئێرە شوێنێکی تایبەتە کە هەمووتان لێرە خڕبنەوە ئەکسەرەن جوانەکان لێرە کۆ دەبنەوە ئارەوەڵا ئێرە چۆیە ئێرە مخابراتەکەیە مخابراتی نێودێ دەکەلەکەی لەیە کە خەتیە و خەتەکەیات و لێرە دانیشیت و زەنگ لە ئای بۆ ڕفێق و هاوڕێ و خۆشەویست و ئەرێ وڵا لێرە کۆ دەبینەوە ئەیسی زەنگ بۆ هاوڕەکانمان لێ دەین بۆ ئەیسی دین لێرانە کۆ دەبینەوە باشە هاوسەرگیریت کردووە ناوەڵا مجەڕەدە ها مجەڕەدێکەوەی خۆشەویستت هەیە ئەرێ وڵا ئەی بڕیارە داوە زەماوەنێکی جوان و ڕێکوپێک بگری ئیشەڵا ئەرێ وڵا قەولم پێداوە دێ باشە لەسەر وادەکەت بمێنەرەوە باشە باشە بەسەر چاو زۆر چاکە ناخۆ هەر وعدیشم پێداوە خۆم کچومە کچی چاکەلی ڕازی ئارێ وڵا زۆر لێ ڕازی ئەی هیچ تێپی بڵێ وڵی جا لێرەوە ئەگەر لە ڕووی کامێراکە وێرە وڵا ئیبرازی خۆشەویستی پێکەم زۆریشم خۆشەوێ ئیشەڵڵا کە ژیانێک دروستکەن پڕ لە خۆشەویستی بێ پڕ لە سداقەت بێ پڕ لە عشق بێ ئیشەڵڵا ومێدی خوددا تا چەندە دەرس خوێندوێتەوە لێرە وڵا لێرەگە پۆلی شەشی سەرەتاییمان دەست پێکردەوەمان کردوێ لێرە چوینەتە داژبند و میراوە و ئیدی دوایەوانە وڵی دیوتێ لێرە خەڵکەکە ئەکسەرەن خەریکی دامداری و کشاوەرزی و شتیوان لێرە خەریکی دامداری و شتانین تەرکە تەحسیلم کردووارە وڵا بەداخەوە ئەی چۆنە لێرە مایتەوە لێرە خەریکی کارێکی یان خەریکارێکی تایبەت وەک بڵێن سەنعەتێک یان ئیشێکی احتمالاً 160 جوانەکانمان لێرانە خەریکی کشاوەرزی دەکەن دامداری دەکەن شکر بە سای حەمدی خودداوەلان ڕەونەقی هەیە خەریکی ئەو دامداری شتن کە دەرامەدی هەیە و ڕویان تێ کردووە خەڵکەکە دڵیشان زۆر خۆشە پرسیارێکی لێ فرسم هاوسەرەکەت یان خۆشەویستەکەت وا باش هێشتا نەبووە بە هاوسەرت خۆشەویستەکەت ناڵێ من لێرە نامێنمەوە یان ئەشێ بڕۆین بۆ بۆکان ئەشێ بڕۆین بۆ مەهابات شار یان بەرێ وڵا بەهانەشمان پێ دەگرێن کوتی یانە وەلی جاگەر بەدڵ خۆشی بێ بەرێ وڵا لە هەموو جیگایەک لەگەڵت دەبێت ئەگەر بۆ جێبێجێ بووبی بەقەی ناکە باش ئانیش بە نەزەرم ئیشەڵڵا حتممە دەبین خۆ لایەندەدا 100% وەلی لەلان خەڵکی لە دێشە دڵیان خۆشە بەسای حەمدی خودداوەلانەوە گازمان بواتووە بڕێک ئیمکانات زیادی کردووە لێرەش زندگی خۆشە تا ینی زۆر ئاسان بۆتەوە لە چاو قەدیم زۆر زندگی لانەکە فەرقی کردووە خەڵک خۆشتر بوو یان ئێستا وڵا قەدیمیش خۆش بووە بەڵام مەلان وڵا ئیمکانات زۆرە بەودەم بڕقوشتە نەبووە گاز نەبووە خانوشتەکە یەکجار لان تەغیر و تەحولاتی کردیا بۆ وڵا ئەلان خۆشترە بۆ ئێمە زۆر خۆشترە ئەی لێرە شوێنێکتان هەیە کە کایە بکەن وەک بڵێن یاری بکەن فوتبال بکەن یان تیمێکتان ببێت یاریکردەکەمان ئەکسەرەن جوانەکان شەوانە دیومان هەیە لێرە ئەمە دیمان بە ئیجارە گرتووە خەریکی گۆرەوی بازی شتین گۆرەوی بازییان پاسوور وەڵا پاسۆڕیش دەکەین ئارێ وەڵا پاسۆڕەکەین گۆرەوی بازیەکەین دۆمیناکەین داماکەین بە ڕۆژی ئەکسەرەنە لان ئەگەر بێکارە بینێ لە کاروشەکەمان تاوا بێ مێشێنیش دەکەین ئارە وڵا خەریکی مێشێن شتێش هەین باشە منیشی پێڵەن پێما بێ هەڵماتێن هەڵمات بەڵ هەڵماتێن
باش ئەیوتت فوتباڵەکەن لێرە فوتباڵی ژەکەینارێ وڵا تیمتان هەیە وەک بڵێن گشتی دێهاتەکان جەمەوە بن پێکەوە خڕەوە بنە ڕۆن بۆ شوێنێکی وڵا ئەگە دیهاتەکان باز دیهاتەکان بێ تیم وشتە کۆ دەکەنەوە لە دێکاردی ئەلیف و بێ هەیە دایدەنێن مەسەلەن دیهاتی و خوڕە بەراز بەردەزە لەو مەتەخوا منتەخەی فەیزوڵابەگی تکیان تەپا ئەوانە هەموو تیم تەحویل دەدەین بەڵێ بۆ فوتباڵ ئەوە بەهارانە دەنا خۆشمان وەڵام مەیدانمان هەیە فوتباڵەکەین کوڕەکان کۆ دەبنەوە زوو ئەکسەرن پێنجشەمە و جمعانە پێمانە بێت چەمەنوش دەبێت هەر چەمەن نییە ناوەڵا بەداخەوە چەمەن نییە ئەویش ئیشەڵا بۆمان جێبەجێ دەکەن تەقازایشمان داوە ئیشەڵا ئیشەڵا ئەی خۆت زۆرتر چاو لە کام تیمەکەی لە خارجیەکەم وەڵا خۆم بۆ خۆم تەرفداری بارسام بارسلۆنا وڵا باشە ئەی چەلەحانەیەکن لەسەرەوە کێ ڕئاڵا کێ بارسایە وڵا جوانەکان ئەکسەرن دەیکێن ئەرەوەڵا ئەو دەڵێ ئەوە تیمی من وای کرد ئەگەر کایەیان بێت لەسەری هینەکەن یان شەرت ئەبەسن کە کامیەی باتەوە کامی وڵا شەر بەستی مەگەراوە لە حەدی قسەدا لە حەدی قسەدا مەسەن بڵێ تیمی من دەیباتەوە بڵێ تیمی من دەیباتەوە زۆر حەزت لە کایی کێیە وڵا لە فوتباڵە وڵا مێسی ئارەوەڵا زۆرم خۆش ئارەوەڵا لەو تیمی سەلاحیشم خۆشەوە سلاحم زۆر خۆشەوەیشم بە تایبەتیە خدایوەچی لێەوە ئارەوەڵا ئەوانە تایبەتین هەر پێم وا بێ ینی مێشکیان یان تایبەت دروستکراوە بۆ ئەو کارە ئەبینی کەسێکە واخان لە ئیشەکەی تایبەتە ئەوانی ژواخان تایبەتن ڕۆناڵدنیۆ ڕۆناڵدۆ چوزانە مسی ئەدیم تەرفداری تیمم دەنا وڵا بازیکونی چاکنەوەوانە ئارەوەڵا ئالان ڕۆناڵدۆش بەڕاستی بازیکونی چاکەوە یان ئەگە بڵێن بازیکونی چاک نییە گوناحە خۆشەویستانم پێم خۆشە هەر لێرە پرۆگرامەکەم کۆتایی پێ بهێنم زۆر سپاس کە هاوڕێم بوون سپاسی خەڵکە جوانەکەیم ئاواییاکەم کە بەڕاستی پەمانەوە ماندوو بوون ژیانێکی پڕ لە ئەوین و ئاشتی و ئازادیتان بۆ خوازم تا پرۆگرامێکی تر و گوندێکی تر خواتان لەگەڵ.